شتشوانە بوو وڵی هەبرادر یەکدی بووین ئەمەش هەبرادر یەکدی بووینە و هیچ مشکلە چوانە بەس گەورەیان بە پێی کات یعنی ئەگەر کاتم هەبی ئەم لەگە هونەرمەندەکان هەر کەسەی هونەرمەند بی هەر شتێک بی ئەمن بینم لەگە هەم کەسەش خۆشە یعنی بەس کاتم نییە برادایەتی یعنی لەگەریان بگەڕێم پیاسیان لەگە بکەم ئەم کاتم نییە خاوەن کارم خاوەن ئیشم ئەگەر نابێن دێنەکنەم کە دێنەکنەم ڕێزە شتاویان لێ دەنێم والله فاخر هەریری پێشترێ زۆر داهاتە ئێرکانە بەس ئێستا بەهۆی ئەوە ئێستا کاسبی دەکا و مەشغولە بەخۆم چوومە سەردارم کردێ زۆر برادەرمە فاخر لە نزیکەوە برادەرمە هونەرمەندەکان کە وڵی زۆریان هاتینە سەرباسن زاویە خالید بەڕیە زۆریان زانە عومەر ئەوڕۆ تەلەفۆینەوەکردم گوتی وارە دێم سەر لێ دەدەم زۆر بیان فەرمان بێلانە ئەوێ ڕۆژی هاتە ئێرکانە هەمویان ئەگەر کێشەی گچکە دەبی خەرکەکە گەورە دەکا زاروی کێشەی گچکە دەبی خەر گەورە دەکا هیچ مەوزوعێک لە گۆڕنیە خەرکەکە گەورە دەکا و دەبتە دەنگ و دۆر بەخۆ دەزانی سۆشیال میدیا کابرا هەیە ئەکتیفینی هەل لە خۆیان چی دەوێ براو دەکات دۆشتی